یادی 238 ساڵەی دامەزراندنێتی بە ناوەندێکی ڕۆشنبیری و فیکری و بازرگانی و شۆڕژگێڕی دادەنرێت. شارێکی نەسرەوتە و بە درێژایی مێژوو دوژمن و داگیرکەران هەڵچوون و تووڕەی خەڵکەکەیان بە هەند وەرگرتووە. لە کۆندا پایتەختی مێرنشینی بابان بوو. دواتر لە بیستەکانی سەدەی ڕابردوو پایتەختی حکمڕانەکەی مەلک مەحموود بوو. ئێستا نازنەوی پایتەختی ڕۆشنبیری وەرگرتووە. شاری سلەیمانی شاری شاران یان نازناوە شۆڕژگێڕەکەی کە بە شاری هەڵمەت و قوربانی دەناسرێت. ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە و باز لە مێشووی شاری سلەیمانی بکەین دەبێت بە دیاریکراوی باسی ساڵی 1880 بکەین. لەو کاتەدا بەهۆی مەترسی بابانەکان لە شەڕ و پێکدادانی نێوان هەردوو لەشکری فارس و عوسمانی مەحموود پاشای بابان بڕیاریدا ناوەندی سیاسی ئەمارەتەکە لە قەلاچوەلانەوە بگوازێتەوە بۆ سلەیمانی ئێستا. مەحموود پاشا فەرمانیدا بە زوو کارکردن بۆ دروستکردنی ناوەندێک بۆ دەسەڵات و حکمڕانەکەی و سەرەتاش سەرای سلەیمانی لە نزیک گوندی مەڵکەنی دروست کرد. ساڵی 1883 ئیبراهیم پاشای بابان دەسەڵاتی میرنشینی بابانەکانی گردەدەست و دەستی کرد با دروستکردنی شاری سلەیمانی و تا 14 یانزەی 1784 کارەکانی دروستکردنی شارەکە کۆتایی هات. هەر ئەو ساڵە بابانەکان پایتەختی ئەمارەتەکەیان لە قەلاچوەلانەوە گواستەوە بۆ سلەیمانی. ئیبراهیم پاشای بابان بە ناوی سلێمان پاشای باوکیەوە ناونا وەک ڕێز و خۆشەویستیەک بۆ باوکی. شاری سلەیمانی جگەلەوەی بووە پایتەختی میرنشینی بابان بووە ناوەندێکی ڕۆشنبیری و فیکری و بازرگانی و شۆڕژگێڕی لە ناوچەکەدا. شێوەزاری سۆرانی بووە زمانی خوێندن و نووسینی ئەمارەتەکە. دوای ڕۆخانی میرنشینی بابان لە ساڵی 1851 و لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی لە جەنگی یەکەمی جیهانی شاری سلەیمانی خرایە سەر دەوڵەتی ئێستای عێراق. ساڵی 1922 تا 1924 شاری سلەیمانی پایتەختی حکمڕانەکەی مەلک مەحموود بوو. شاری سلەیمانی لە باکووری ڕۆژ هەڵاتەوە بە زنجیرە شەخەکانی ئەزمەڕ و گۆیژە و قەیوان دەورە دراوە. لە باشووریشەوە بە چیای بەرانان و لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارەزورە. لە ڕۆژ ئاواشەوە شاخی تاسڵجە. ئاوهەوای شاری سلەیمانی بە دەریای ناوەڕاست کاریگەرە و لە زستاندا سارد و بارانەبیە و هاوینیشی وشک و گەرمان. شارەکە بەناو بانگە بە ڕەشە بە بەردەوامەکەی لە زۆربەی کاتەکانی ساڵدا. بەپێی هەڵکەوتەی سلەیمانی شارەکە بەرز و نزمی و چەندین گردۆڵکەی تێدایە و ئەوەش سیمایەکی جوان و ڕازاوی پێبەخشیوە بە تایبەتی لە دوای فراوانبوونی شارەکە. ئاسنگەری و جۆڵایی و متابچێتی و خەرەک و کارگەچێتی و وەتراقچی و چرخی مۆڕستن و چەخمەقسازی و شیرگەری و مزگەری و خومچێتی و زین و کۆپاندر و بەشێک بوون لە کار و پیشەکۆنەکانی سلەیمانی و گرنگیان پێدراوە. دارە سوتاوەکە شوێنێکی ناسرا و دیار و کۆنی سلەیمانیە. لە کۆندا و شوێنە دەشتایی بوو، دواتر کرایە باخ و دواتر بووە مەیانی دارفرۆشتن. دارەکان لە ناوچەی شارباژێڕەوە لەسەر پشتی ئاژەڵ دەهێنرانە مەیانەکە و دەفرۆشرا. شاعیرانی پایەبەرزی وەک نالی و سالم و کوردی بە سێکۆچکەی بابان و قوتابخانەی شعری دروست دەکەن. پیرەمێرد و بێخود و وەلی دێوانە و حاجی مەلا ئەحمەدی دێلێژە و شێخ حسێنی قازی و مەولانە خالید و شێخ مارفی نۆدێ و سەید ئەحمەدی نەقیب دیارترین نووسەرەکانی ڕابردووی شارەکەن. یەکەم چاپخانە لە شاری سلەیمانی کەوتۆتەکان، یەکەم ڕۆژنامەی کوردیش هەر لە سلەیمانی دەرچووە. لە دێرینترین هاوینە هەوارەکانیشی بریتین لە ئەحمەد ئاوا و سەرچنار و سەرسیر و کونەماسی و بەنداوی دووکان و سەرتەکی بەمە و شاخی ئەزمەڕ و ناوچەی قەراخ و چەند شوێنێکی دیکە. شاری سلەیمانی زانکۆیەکی دێرینی هەیە کە زانکۆی سلەیمانیە و ساڵی 1968 دامەزراوە. ڕژەمی بەعەز بەهۆی جم و جۆڵی خوێندکارەکانی و بەرزی هەستی نەتەوایەتی و کوردایەتی و ڕێبەرایەتیکردنیان لە گردبوونەوە و ناڕەزایەتیەکان دژی دەسەڵاتی بەعەز و ستەمکاریەکەی سەرەتای ساڵانی هەشتاکان زانکۆکەی گواستەوە بۆ شاری هەولێر و ناوی لێنا زانکۆی سەلاحەدین. بەڵام دوای نەمانی دەسەڵاتی بەعەز لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 ساڵی 1992 زانکۆی سلەیمانی لە شارەکە دامەزرێنرایەوە. سەرای سلەیمانی کە ناوەندێکی دێرینی شارەکەیە و
ئێستا بۆتە مۆزەخانەیەکی مێژووی و سیاسی و نەتەوەی و شانەزیەکانی ڕابردووی شارەکەی تیا دەپارێزرێت. سلێمانی هەموو کات وەک شارێکی پڕجۆش و خرۆش و نەسرەوە دەرکەوتووە و پێشەنگ بووە لە بەگشتدا چوونەوەی ستەم و داگیرکاری و ئەو دەسەڵاتدارانەی و ویستویانە خەڵکەکەی بچەوسێننەوە. لە کاتێکدا سلێمانی و خەڵکەکەی نازناوی هەڵمەت و قوربانی پێدراوە، بەڵام لە دوای ئازادی ستەمی گەورەی بەرامبەر کراوە و هەموو کات بۆتە قوربانی ململانەی ئەو حیزب و لایەنە سیاسیانەی لە ڕکابەریدا بوون لەسەر پێگە و دەسەڵات و بەو هۆیەشەوە شارەکە و خەڵکەکەی زۆر جار سزادراوە و بۆتە قوربانی. لە حکومڕانی کوردیدا کە زیاتر لە 31 ساڵە بەردەوامە و یەکێتی و پارتی دەستیان بەسەر دەسەڵات داگرتووە و دوای شەڕی خوێناویان لەسەر پارە و دەسەڵات هەرێمەکەیان کردووە بە دۆزۆنەوە و هەرچەندەوە پیشان دەدەن کە یەک ئیدارە و حکومەت بوونی هەیە، بەڵام لە واقعدا هەردوو ئیدارەیە و بەهۆی ناکۆکی و ململانەیان جارێکی دیکە و لە سای حکومڕانی کوردی سزا دەدرێ و بێبەش دەکرێت لە گەشەکردن و بژاندنەوە و بودجێی پێویست بۆ پرۆژەکانی دەرخان ناکرێت. حکوومەتی هەرێم نازناوی پایتەختی ڕۆشنبیری داوە بە سلێمانی، بەڵام ژێرەخان و پێویستەکانی ئەو نازناوە بۆ سلێمانی دەسەبەر ناکرێ و کار و هەنگاوی پێویستی بۆ نەنراوە.